بە بۆکسێک پێی گوت کوردستان لەکوێیە؟ نەوەکەی سەلاحەدین ئەیوبی بە ئاڵای کوردستان و شەروال و جامانەوە بۆ ناوی کوردستان جەنگا و توانی بە بۆکسێک ئەو یاریزانە چیچانیا تێک بشکێنێت کە دەیگوت کوردستان بوونی نییە کوا کوردستان لەکوێیە. دوێنێ لە یاری زۆرانبازی ساڵانەی دووبەی نامۆ فازڵ کە بە نەوەکەی سەلاحەدین ئەیوبی دەناسرێت ڕوبەڕووی یاحقوب سولەیمانۆف یاریزانی زۆرانبازی چیچانی بووە و توانی لە گەڕی سێمی یاریەکەدا بەسەریدا سەرکەوێت لە کاتێک پێشتر سولەیمانۆف نەوە یاری ئەنجامدا بۆ هیچ یاریەکی نەدۆڕاتبوو، بەڵام هێزی کورد واتە نامۆ شکستی پێهێنا. نامۆ بەڵڵاو ئەکبەر و گۆرانی هەر کوردین و هەر کوردەبین چووە ناو یاریگا. پێش یاریەکەش گوتبووی دەبێت هەر یاریەکە بوومەوە، چونکە من لە پێناو ناوی کوردستان دەجەنگم نەک لە پێناو ناوی خۆ. نامۆ لە یاریەکە سەرکەوت، ناوی خۆی کوردستانی بەرز کردەوە. بە سەرکەوتنەکەی پیشانی هەمووانیدا کە کورتکێ و کوردستان لەکوێیە. دوای سەرکەوتنەکەشی چاوەڕوان دەکرێت نامۆ بۆ یاری بەهێزتر و پاڵەوانێتی UFC بانگەشت بکرێت بۆ ئەوەی ڕوبەڕووی پاڵەوانانی جیهان ببێتەوە. ئێمەش بە نامۆ دەڵێن پیرۆزە و ڕێگات کراوە بێت.